لەوەتەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە عێراق بە ملیارەها دۆلار زیانی بەرکەوت و ڕۆژانەش بە ملیۆنان دۆلار زیانی بەردەکەوێت لەگەڵ ئەوەی کە ئابوووریەکەی ئێستا ئابوووریەکی باش نییە پێویستی پێیەتی. هەرێمی کوردستان هەموو پابەندیەکانی خۆی جێبەجێ کردووە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت، بەڵام عێراقە کە ئامادە نییە. بۆچی عێراق ئامادە نییە؟ بۆچی تەحملی ئەم زیانانە دەکات؟ کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئەرشەد تەها ڕاوێژکاری پارلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک دکتۆر زۆر بەخێر بێن. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. زۆر باشە. کاک دکتۆر من نەوەکو لە پێشەشیەکەش گوتم، یانیەوە تا ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەڵێ هەموو پابەندیەکانی خۆمان جێبەجێ کردووە، بەڵام ئەوەی ماوەتەوە لایەنی عێراقی، ینی بە بڕوای ئێوە عێراق بۆچی پابەندیەکانی خۆی جێبەجێ ناکات؟ بۆ تەحملی ئەم هەموو زەرر و زیانەکە؟ چیرۆکی هەناردەکردنەوە و هەناردەکردنی نەوتی هەرێم بۆتە چیرۆکی نەبراوە. خۆتە زانین لە دوای 2005 وەکو موشەی لێ 20 ساڵ لە موچە تێپەڕی 20 ساڵ لە 2005 دوای دەرچواندن و دەنگدان لەسەر دەستوری نوێی عێراق بڕیار بوو یاسای نەوت و غاز دەربچێنرێت. جەناب تەزانی بۆ تەفسیرکردنی دەستور پێویستە یاسا هەبی، بەڵام کە بڕیار بوو لە ساڵی 2007 بەڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان دەری بچێنن، دوای 20 ساڵ تاکو ئێستا بێ یاسای. ئارەزوو حەزی تاکە کەسی بۆتە لێکدانەوە تەفسیرکردنی مادە دەستوریەکان، کەچی مادەی 112 و 115 بە سەراحەت مافیان بارێمی کوردستاندایە ئەو چێڵگانێکە لە دوای دەنگدان لەسەر دەستور هەرێمی کوردستان ئازادە لەوەی ئیستثماری تێدا بکات و هەماهەنگی لەگەڵ بەغدا بکات، بەڵام بەغدا هەماهەنگ نەبووە. لە ساڵە ببوورە ینی کاک دکتۆر، ینی تەنها عێراق دژایەتی لایەنی ئابووری هەرێمی کوردستان دەکات. بێگومان ینی لایەنەکە سیاسیە سەداسەد. ئێستاش لە درێژەی وەڵامەکە بە تەواوی ڕوونی دەکەمەوە. یعنی لە هیچ شوێنێک نییە تو دوای 20 ساڵ دەرچواندنی دەستور یاسایەک نەبی تەفسیری بابەتەکی زۆر گرنگکە کە 1995 داهاتی عێراق پشت بە سێکتەرینەوتی دەبست. جەنابەت ئاماژ بۆی کرد کە عێراق لە قەیراندایە و پێویستی بەپارەیە. حەز دەکەم شتێکی سەرنجڕاکێش لۆ جەناب تو بینەران باس بکەم. دەزانی لە ساڵی 1979 یعنی 46 ساڵ پێش ئێستا توانای هەناردەکردنی نەوتی عێراق 3,500,000 بەرمیل بووە. دوای 46 ساڵ هەناردەکردنی لە 3,500,000 ئێستا بۆتە 3,300,000. یان دوای نوو سەدە لە جیاتی تواناکانی پەرە ئێستا کەمی کردی. جەنابەت باش ئاماژت پێکرد لە بودجێی ساڵی 2023 کورتێنانێکی گەورەمان لە بودجێ نزیکەی ساڵانە زیاتر لە 6 تریلیۆن دینارمان کورتێنان هەیە، لە کاتێکدا ساڵانە گەشەی دانیشتوان لە 1,100,000 کەس زیاترە. عێراق بەدەست گەندەڵی و بێبازی نەوتیش ئێستا دادەبەست، نرخی نەوت دادەبەزی بەسەبەبێ ئەوەم قەیرانانەی کە لە چوارچێوەمانەیە لە هەرێمی و لە جیهانیدا. لە کاتێکدا تو پێویستت بە سەرچاوی وزەیە کە 95 سەرچاوی داهاتت دروست دەکاتن. لەلایەک تا ساڵی ڕابردوش تاکو فشارەکانی ئەمریکا و ئیسرائیل زیاد نەبوو، ئەو هێزە چەکدارانەی موچیان لە سەرچاوی لە وەزارەت دارایی وەردەگرت و سەرچاوی داهاتەکەش فرۆش و ناردەکردنی نەوتی عێراقی بوو، موشکبارانی ژێرخانی نەوت و غازیان دەکرد. لە هیچ وڵاتێکی جیان هەیە چەکدار و موچەخۆری حکومەت بێ ژێرخانی استراتیجی وڵاتەکە موشکباران کات. ئێستا ئەوەی جەناب باس کرد ساڵی 2004 هەرێمی کوردستان ڕێکەوت لەگەڵ بەغدا پابەند نەبوون، ساڵی 2010 هەرێمی کوردستان ڕێکەوت لەگەڵ بەغدا پابەند نەبوون، ساڵی 2019 هەرێمی کوردستان ڕێکەوت لەگەڵ بەغدا پابەند نەبوون، ساڵی 2022 ڕێکەوت پابەند نەبوون. ئێستا ڕێکەوتووە مانجی دوو بودجەش هەموار کرایەوە کە تێچوونی دەرهێنانی نەوت هەرێمی کوردستان ببێتە 16 دلار بۆی چێشکە چارەسەر بکرێت. ئێستا هیچ بەربەستێک نەماوە، تەنها بربەستی سیاسی نەبێت. زۆر باشە کاک دکتۆر، ینی با ئەم پرسیارە گەر بە ڕاشکاونەش وەڵام دیت و من سوپاست دەکەم. هەموو گرێبەستەکانی کە کراوە لەگەڵ کۆمپانیەکان بە پێی یاساکانی عێراق و یاسای نێودەوڵەتی 100% تەواون، بەڵام پرسیارەکە ئەمەیە، ینی ئەم کۆمپانیان نەوتیانە داواکاریەکانیان مەرجەکانن ئەمەنە تەعجیزین عێراق پێجێ بەجێ نەکرێ یاخود عێراق نەخێر خۆی نایەوێت و پاشەکشەی لێکات. نیوەی پرسیارەکە بە خۆت وەڵامت داوە، چونکە دادگاکانی عێراقی بڕیاریاندا کە 95 ئەو گرێبەستانەیە کرا کێشە یاساییان نییە، 105 هەندێک تێبینیان لەسەرێ کە قابلی مناقەشەکردنە. باشە
ئێستا دوو بیان و ماوە بیان و یەکەم کە کۆمپانیاکانن نەک بیان و مافی خۆیانە دەیانەوێت بە شێوازێکی ڕوون و گرێبەستێکی نووسراو مافە داراییەکانیان دابین بکرێ وەکوی کە دادگاکانی عراقی دادەنێن کە ئەو گرێبەستانە یاساین کەواتە کە گرێبەست یاساییە پێویستە تۆ مافە داراییەکانی دابزان فقڕچ کەشتا کوێستا بە هەڵپەسێدراوی ماوەتەوە ئەویش ڕاستە لە بودجەدا و بەڕێکەوتن لە هەرێمی کوردستان و بەغدا تێچووی هەر بەرمیلێک بە 16 دۆلارە بەڵام ئەوان تەنها ئەو نەوتیان ئامادەن پارێ تێچووی ئەو نەوتیان بدەن کە هەناردەی دەرەوە دەکرێت تێچووی نەوتەکە نادەنەوە کەواتە گەروابی نیوەی تێچوونەکە دووبارە دەکەوێت و سەرۆستەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا ئەوان هەرێمی کوردستانیان بێبەش کردێ لە شایستە داراییەکانی ساڵی 2014 حکوومەتی عراقی داوای لە هەرێمی کوردستان دەکرد 250,000 بەرمیل نەوت هەناردە بکات بەرامبەر ئەوەی کە بەشە بودجێ پێ بدرێت ئێستا بوویتە 400,000 بەرمیل هێشتان ڕازی نینە کە تێچووەکەی هەرچەندە 16 دۆلار بە هەموو هەڵسەنگاردنەکان سەداسەدی تێچوون لە خۆ ناگرێت چونکە ئەو گرێبەستانێکرێ گرێبەستی شەراکەتە یعنی کۆمپانیاکان سەداسەد تێچوونی و بەرهێنانیان گرتوێتە ئەستۆ بە پێچەوانەی ئەو نەوتێکە لە عێراق دەرێت کە میراتی 70 ساڵ پێش ئێستاە مایتەوە ڕاستە ئاسانتریش دەردێت لەوێ خاکەکە جۆری تێچوونەکەشی کەم باش کاک دکتۆریانی با ئەم پرسیارش بەم شێوازە بێ ڕێک نەکەوتنی عێراق لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان ئەگەر بە زۆر بەڕاشکاوان قسە بکەین ئەوە هەرێمی کوردستان هەموو پابندیەکانی خۆی جێبەجێ کردووە بەڵام ڕێک نەکەوتنی ئەوان لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان پەیوەندی بە ئاڵۆزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەیە یاخود بە ئاڵۆزی لایەنە سیاسیەکان ئەگەر ئاشکراتر بڵین لایەنە شیعەکانی ناو عێراق خۆیانەوەی بەڕاستی هەندێک گروپ هەنا کە ئینتیمان لە عراق نیە موچەش لە عراق وەردەگرن وەکو ئاماژەم پێکرد ژێرخانی عراق موشک باران دەکەن لە کاتێکدا سەرمانگانیش وەکو فەرمانبەرانی هەرێمی کوردستان و عراقیش داوای موچە دەکەن ئەوانە باشکرا دوژمنایەتی ڕێکەوتنی هەرێم بەغدا دەکەن بەعقلێتی سەردەمی بەعز بیر دەکەنەوە کە نانەوێ فیدراالی هەبی و هەر لە ڕووی نەوتەوەیان نەکردێ لە ڕووی داراییشەوە ساڵی 2009 کە قانونی ئیدارەی مالیان هەموار کردەوە باقلێتێکی شۆڤینی و بەعسی قانونەکان هەموار کردەوە کە هیچ دەسەڵاتێکی فیدراالیان بۆ هەرێمی کوردستان نێشتۆ یعنی ئەوان ڕازی نینە بە هەر گرێبەستێک ئەگەر لەگەر دەستور بگونجیان نەگونجێ ئەوان دایانەوە باقلێتێک بیرکەنەوە کە هەرێمی کوردستان بوونی نەبینە نە لە ڕووی سیاسی نە لە ڕووی دارایی باش کاک دکتۆر هەر ئەمڕۆ وەزیری دەرەوە عێراق لە وەڵامی پەیامنێریی کوردستان 24 دەڵێ عێراق تووشی خەیرانی داراییە بێت چونکە نرخی نەوت بکە بە 70 دۆلار دانراوە ئێستا هاتۆتە پێم وابێ خوار نزیکی 65 دۆلارە کەواتە عێراق پێویستی بە هەناردەی نەوتی زیاتر هەیە لەم حاڵەتەشە هەر نایوە ڕێک بکەوێت ینی لێرە هۆکارەکەی چی کە تۆ لە قەیرانە خۆت ئاماژەم پێکرد کە لە ماوەی 46 ساڵ یانی نزیکەی نیو سەدا عراق لە جیاتەوەی بتوانی پەرە بە ژێرخانی نەوتی و غازی بدات داهاتێک ینی توانای بەرهەمێنان و نالەکردنی کەمی کردە لە کاتێکدا ئەمریکا ئەو پەڕی فشار لە ئێران دەکات و فشار لە عێراق دەکات کە هیچ غازێک و دەرامەتێک سروشتی لە ئێرانەوە هاوردە نەکات کەچی ئەمڕۆ گرێبەست لە نێوان حکومەتی عراقی و ئێرانی کرێ ینی کەواتە ئەمە بە زیانی عێراق ناشکێتەوە ئەوە عێراق خاتە ژێر مەترسیەک کە سزای دارایی بدرێت لە کاتێکدا عێراق خۆی وڵاتێکی پەرپوتە 1995 و 96 داهاتی لە نەوتەوە دەست دەکەوێت کەمترین فشار و گەماڕۆی ئابووری ئەمریکا بۆ سەر عێراق دەخاتە ژێر مەترسێکی گەورە کە لە کاتێکدا هەرچەندە عێراق 5 وڵاتیان هەردەکاری نەوتە کەچی ڕێژی هەژاری لە سەداچلی دانیشتوانی تێپەڕی کردێ بەڕاستی ئەمە بەرگەی هیچ فشارێکی ئەمریکی و هیچ گەماڕۆیەکی ئابووری ناگرین نە لەسەر سامان سروشتەکانمان نە لەسەر بانکەکانمان و نە لەسەر داهاتی نەوتی عراقی زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ئەرشەد تەها ڕاوشکاری پەرلەمانی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە زۆر سوپاس.